هاوڵە قوتابیانی خۆشەویست قوتابیانی عەزیزی خۆم ناشوێنی کوردستان مامۆستا هۆشنگ لەگەڵتان دەبم بۆ تەمارکردنی وانەکانی فیزیای پۆلی دە چاوەکەم لە ڕاهێنانی پێنجی بە ڕاستاوین دێن ئەوڕۆ پرسیارەکانی ئاوێنەی ڕووچاڵ شکار دەکەن قوتابیانی خۆشەویست. قوتابیانی خۆشەویست لە پرسیاری یەکەم لە ڕاهێنانەکە دەڵێت چی؟ دەڵێت دووری وێنەیەکی گەورەکردنی ئاوێنە لە مونەی پێشوودا چەندە؟ کە دەڵێت دووری وێنە ئەمە هەندێک گوشەمان هەبوو یعنی بیانزانی کە کیومان هەبوو پیمان هەبوو ئێفمان هەبوو کیوەکە پێی دەڵێن دووری وێنە چی پێ دەڵێن دووری وێنە ئەدی پی پێ دەڵێن چیان پێ دەڵێن دووری تەن ئەدی ئێف دووری تیشکۆ باشە بابە ئەوانەمان هەیە جای سەمەدەین لێرەکاندا داوامان لێ دەکا ئێم دۆزینەوە لە دوو باراندا جارێک ئەگەر پیەکەمان 5 سانتیم بێت چونکە ئەو پێ لەو پرسیارەدا دەڵێت جارێک 10 سانتیم بەکاربێنە و جاریش 5 سانتیم بەکاربێنە باوێ پرسیارەکە بخوێنینەوە ئەوجە بەجارتر و ماڵم دەبێتەوە دەڵێ دووری وێنەکە بۆ دۆز واتە کیو دۆزەوە ئەگەر دووری تەن واتە پی جارێک 10 سانتیم بێت و جارێکیش 5 سانتیم بێت ئایا وێنەکە ڕاستەقینەیە یان خەیاڵیە لە هەر بارێک واتە جارێک کە 10 سانتیم بەکاردێنە وێنەکە ڕاستەقینە یان خەیاڵی و جارێکیش کە 5 سانتیم بەکاردێنە ئایا وێنەکە ڕاستەقینە یان خەیاڵی ئایا وێنەکە هەڵگەڕاون یان هەڵنەگەڕاون ئەوە سیفەتەکانی وێنەیە باشە ئێستا بێ پرسیارەکەشی کار دەکەم قوتابیانی خۆشەویست لێرەکاندا ئەمە یاسامانەوە بابەژێن ئەگەڵ بیرتان بێنەوە یاسای ئاوێنەی ڕووچاڵ یاساکەمان چ بوو کوڕیمن دەمانگوت بابە دەمانگوت 1 بەسەر پی کۆ 1 بەسەر کیو یەکسان بوو 1 بەسەر ئێف وایە لەم پرسیارەدا ئەمە ئەو پیە جارێک 10 سانتیم بەکاردێنی و جارێکی دەباری دومی جاریش 5 سانتیم بەکاردێن ئێستا جارێک 10 سانتیم بەکاردێن بزانین وێنەکەمان دروست دەبێت چۆنە بەس ئەمە گەورەکردن لە وێنە بێت بێنەوە بەهۆی دیکردە سالب کیو بەسەر پێ ئەمە هەتاوەکو کیومان ناتوانین گەورەکردن لێرە دۆزینەوە نیە جاوای دەین چ دەکەین کیو دەدۆزینەوە ئێفەکەشمان هەیە لە پرسیارەکەی دەبابی خۆم ئێف لە پرسیارەکە چەندە 10 سانتیمە لە پرسیارەکەی پێشوو کە درابوو دەڵێن لە پرسیارەکەی پێشوو واتە لە مونەکەی پێشوو ئێفەکەمان چەند بوو 10 سانتیم ئەوی بەکاردێنینەوە دەی لێرە دادەنی باشە تاشاکە ئەتۆ ئەگەر بتێت کیو دۆزیەوە لێبڵێسی بڵێ 1 بەسەردا کەمیچی 1 بەسەردا باشە کیو لێرەدا بێگومان ئەگەر بدۆزیەوە هەڵی دەژێڕێنەوە کیوەکە چ بۆ دەدەچێت ئەتۆ ئەوەی جارانی ئێرە دەکەی ئەوە جارانی ئێرە دەکەی یعنی دەکاتە 100 باشە عەفوەن دە کەمیچی دە جاران دەش دەکات چەند 100 ئەوە ئەگەر تەماشای بکەیت ئەمە دەمانوێت کیو دۆزیەوە هەڵی جێڕێنەوە کیوەکە دەکاتە چی؟ دەکاتە 100 لەسەر دەکەم دەکات چەند دەکات سەفەر ئەوەش دەکاتە چی بابە دەکاتە ئینفینیتی باشە دەکاتە چی؟ چێفینیتی؟ ئینفینیتی ئەوە لە بیکاری بیخوێنین کاتە کیوەکە بێکۆتایە ئێکە بێکۆتا و بابی خۆم ئەمە لێرەدا دەڵێن چی؟ دەڵێن لێرە وێنە دروست نابێت لەبەر چی؟ چونکە ئێمەکە دەکاتە چی؟ ئەو کاتە ئەتۆ کیوەکە ئینفینیتیە باشە ئەوە کەشت بە دەرجێکی پیەکەشت چەندە؟ پێکەشت دێن بەزەم لێرە چم نووسیوە کیو ئەوە ئەو بۆ خۆی پیە باشە پیە کیویەک و پیە باشە من ئینفینیتیمان هەیە لەسەر چەند لەسەر 10 سانتیم باشە ئەوە کاتە وێنە دروست نابێت ئەوە ئەگەر چ بوو کوڕی من ئەگەر هاتوو پیەکەمان 10 سانتیم بەکارێنە ئەوە لە باری یەکەمدا لە باری دووەمدا هەمان شێوە دیکەی بە هەمان شێوە دیکەی بەس ئەو جارە پیەکە چ دەنووسی 5 سانتیم ئەگەر 5 سانتیمەکە بەکاربێنین ئەو جارە چ دەکەی ئەتۆ هەموو جارە پێویست ناکە ئەو شەڕەشی لێ پێی هەیە ئاو بکە تاشا کوڕی من ئەگەر بتێت کیو دۆزیەوە ڕاستەخۆ ئاو بکە تاشا دوولا دوانەکەی دەکەی یعنی ئێرە دەبێتە سالب ئێرەش جاران هەمیشە ئەگەر بتێت کیو دۆزی ئاو بکە ڕێک ئاو بیکە دەبێت باشە بەو شێوەیە بەس یاسای ماڵەکەی وامسای بنووسی بۆ بزانین چ بکردە باشە لێرە ژمارەکە چەندە؟ 5 جاران دەکات چەند؟ دەکاتە 5 جارانی 5 بکە دوای ئەوەی جارانی ئێرە بکە 5 جارانێک دەکات چەند؟ 5 ئەدی 10 جارانیەک دەکات چەند؟ 10 کاتە کیو دەکاتە چی؟ بەس ئەوە دێ بە هەڵگەڕاوە بینووسین بگورن یعنی ئەوەی دێ بکەینە چی؟ جاران ئەوەی دەکە خۆتان بکەنە جاران بابە ئەوەی بکەنە جاران ئەو بکەنە چی؟ کەم باشە؟
يعني دكاتي دكاتة بنجا بسر أو بنت أو جدا باشا بنجا بسر سالب بنت باشا يعني دكاتة سن لأنجام كده دكاتة سالب ده باشا سالب ده سنتيمتر أما كي إم دوزينا طبعا إم دكاتة سالب كيو بسر بي باشا طبعا أو الدومن كيو دوم تندرسو سالب ده سنتيمتر أدي بيكما تنبو بيكشمان لبسالي للقي دوم 5 سنتيمتر كورتي كوا دا باش 5 دكات دو كات ام دكات سالب دو أجل أنا دا باصفات كاني بلين لدو ليك دو ليك جورة بلين كات أو جورة كراوة سالب يا مجرد سالب كات يصير حل قراوة باشا أجل ضليتي ضلي جا سوري أمانيرا سالب ما بدرسو تابعين خوشوي دو ورنديرا سالب ما بدرسو أجل سالب ما بدرسو لكن سالبي يا ساكي بقول يا ساكي سالبي شيء هي لكن إرشمارك سالب بو سالب بتسيد بيتا موجب دو بقول باشا كاتا ضليتي بينك لبرو موجب درسو بينك تيا خيالية وحل قراوية حل قراوية باشا سوري حل نقراوية ضليتي بابا صفة كانت سن ديردا صفة كانت سن بابا ضلي بينك تيا صفة كانت تيا بينك خيالية وحل نقراوية دبرتي چونك موجب دو درتوا جورة كراويشة بو چونك ام جورة تريليك باشا أو بوشة شكال لكي برسالي دوام راهنانكي أو جاريانتي دا بابا إفي داينه باشا برسالك دي قد يا ضل أريك روتشار ستشخان دورة شكوية يعني إرفا وبيركشي داوا إذا ضلت سمو دوزوا كيو جورة كده اللي بينا وزوري بينا كشو بيرلا زورا أصلا بعد يوم صدق نفس الشيء هم جانا يك بسر بي كو يك بسر كيو تكاد يك بسر سي اف دراو كان اف داوا بيشي داوا عشان اف كمان تسان ولا بسالك سي سنتيما سي سنتيم بيكا تساندا كاشيمن نوت سي سنتيما باشا احتمال لما اف دوزينو يلا چون اف دوزينو كاشيم سوري كيو دوزينو تكون اف داوا چون كيو دوزينو رخصتين يا سايلكين راستو خود دتوانین پێم گوتی یەکسەر دەتوانین بکەی بابە یەکسەر بنووسی چی پی جارانی کیو ئەو ڕێگای خێرایە یاتوانین لە خوارج بنووسی کیو کەمی چێ پی بەو شێوەیە باشە پی جاران کیو ئەمە ژمارەکەمان هەیە نۆت و سێ جارانی سی و سێ دەکەین باشە نۆت و سێ جارانی سی و سێ نۆت و سێ جارانی چەند سی و سێ لە خوارش چمان هەیە لێرە ئێفمان هەیە کوتمان ئەوە دەستە ئەو بەری جا بگورن ئەوە دێبنووسین ئێف تاگەنە خۆشەویست لەو پرسیارەی بۆ بنووسمەوە لەو پرسیارەیدا بۆ شازەشی کاری دەکەی دەڵێ یەک بەسەر پی كو يك بسر كيو يكسان بيك بسر اف رجعشي خيرات يوم آسان عادة في بابا اگه بتوی كيو دوزيوا بوشيوه تدكي على اف جاراني بي ولا خوارش تدكي بي كمي اف باشا بوشيوه دكي بي كمي تي اف ازا برساركا چون شكالي بكين چون شكالي دكي دي دراوكان دا انيو بابا افاکان چند بود؟ افاکان 33 داله 33 جارانی چند 93 ادی لخواره چه دکین؟ لخواره کمی اندکین داله 93 کمی چند 33 دوباره کیو دوزوا کیو که رک چند بود درجه نکاتا 51 سانتی باشه 51 سانتی او رگه چی خیره و آسان باشه اگر یه مکش دوزوا داله سالب کیو بسر پی کیو که دیتوا 51 پیکش ما 93 دايرين سالب 0.55 درجة أو سمعنا سالب 0.55 قولت لي ناخذ بزوج لي كذا بينك بتشوف كذا راس تقيني بو راس تقيني شو كا
بە سالب دەرچوە. باشە بەجان زۆر ئاسانە. پرسیاری سێمیش بەس بیرۆکەی ئەوە بزانە پرسیاری سێم شتێکی کەمی تێدایە ئەش با پێ بڵێن تاشانکە. لە پرسیاری سێم دەڵێ کیوێکمان هەیە پیاگ لە بەردەم ئاینێک ڕۆژاوەسا لە دووری چەند 25 سانتیمەتر وێنەیەکی هەڵنەگەڕاوە لە دووری 50 سانتیمەتر بۆ پەیدا بوو لە پشت ئاینەکە کە دەڵێ لە پشت ئاینەکە واتە وێنەکەمان چێ خەیاڵیە باشە نیوتیری کوڕی ئاینەکە بدۆزەوە کە دەڵێ نیوتیری کوڕی بدۆزەوە یعنی مەقسەدمان چییە یعنی ئا یەکسانە بە 2F ئەتو دەبێت F هەبێت تاکو ئا بدۆزیەوە ئەمە دووری تەنەکەی داوێنێ کیوشی داوێنێ لەبەر ئەوەی کیوەکە وێنەکە هەڵە سالمیشی وەدادنەی باشە وەرە لە یاساکەی دابنجا ڕێگا خێرایەکەی بەکاربێن وەرە ڕێگا خێرایەکە دەڵێن چی دەڵێن یەک بەسەر پی کۆد یەک بەسەر کیو یەک بەسەر F ئەو یاسا مامۆسای دانووسیرەتەوە هەتۆ دەی چ دەکەی ئەمە لەو پرسیاردا F-ی دەدۆزینەوە چ دەدۆزینەوە F باشە ئەگەر F دۆزینەوە ژمارەکان دانێەوە یەک بەسەر پی پێکەمان چەند بوو بابە پێکەمان لە پرسیارەکەیدا 25 سانتیمە 25 کەم بۆ کەم چونکە کیوەکە سالبە یعنی با بنووسین لە چێشەمانیە سالب چەند ژمارەکەمان چەندە 50 بڕی من دەتەوێت چ دۆزیە F دەمەوێت چ دۆزمەوە F زۆر ئاسانە یەکسەر چ دەکەی بابە سالب 50 جاران یەک دەکاتە سالب 50 دواتمان دێت کۆ 25 جاران یەک دەکاتە 25 کۆ دوێ جاران کە دەکات 25 جارانی سالب 50 باشە 25 جارانی سالب 50 کاتە F دەکات چی کوڕی من ئەگەر یان بڵێن یەک بەسەر F یەک بەسەر F دەکات چەند ژمارەکە دەکاتە ئەگەر F ڕاستەخۆ دەربێنین ئەمە کوڕینە ئەگەر F-ەکە ڕاستەخۆ دەربێنین دەتوانین ڕێخستنێک ئەلێرە بکەین ئەوە گوتم بەڵکەم بگەینە نایکا سیفەتەی وابزانین ئەلێرە ئەوەی دەکەینە جارە باشە ئەوەی دەکەینە جارە بابە ئەوەی دەکەینە جارە بۆی ڕاستەخۆ F دۆزینەوە جارانی چەند 25 وە لە خوارێ بابی من ئەو ئاسانتر بۆت دەنووسی چی سالب 50 باشە سالب 50 کۆی چەند 25 ڕاستەخۆ بیکە بابە کاتە F-ئەکە دەکات چەند F-ئەکەت بۆ دەکاتە 50 سانتیمەتر ئەو F-ت بۆ دەچوو ئەگەر نیوتیرە کوڕی دۆزینەوە جارانی دوی دەکەی ڕێک نیوتیرە کوڕەکە بۆ دەکاتە 100 سانتیمەتر ئەوتا گەورەکردن لە وێنەیە خەیاڵی یا ڕاستەقینە دێت یان دەکات سالب کیو بەسەر پی ئەمەکەت سالب دەدەنی کیوەکە بۆ خۆی سالبە چونکە وێنەکە لە خەیاڵێ بابەت ئاگاداری ئەوانە بە باشە سالب و سالب دەبێت چی باوی من دەبێتە موجب 50 دا بەش 25 دەکاتە دوو ژمارەی دوو ئێمەکە گەورەترە لێ وایە کەواتە گەورەکراوە موجب یا سالبە موجبە کەواتە خەیاڵی شەو هەڵنەگەڕاوە وەک گەورەکراویش سێ سیفەتی هەنە باشە قوتابیانە خۆشەویست لێرە پرسیاری چوارەمیشمان هەیە پرسیاری چوارەمیش بە هەمان شێوە بابە بۆیە بیرۆکەکەی دووبارەیە قوتابیانە خۆشەویست لێرە لە ئاوێنەی گۆیە خۆقزیەکان لێرەش کۆمەڵێک خاڵمان هەیە مەسەڵەن ئاوێنەی گۆی خۆقزە ئەمە کوتمان ئاوێنە ڕووچاڵمان باس کرد نەبوو ئاوێنە ڕووچاڵمان باس کرد لە دوی ڕووی ناوە ئاوێنەکە تشەکان دەداتەوە ئاوێنە خۆقز ئەوە ئەگەر دیقەت دەی لە دیوی دەرەوە تشکەکان دەداتەوە تاشاکە بابە ئەگەر دیقەت دەی ئێرە دیوی دەرێ خۆقزە باشە تشکەکان لە دیوی دەرێ دەداتەوە جا ئەگەر لێرە دەین مامۆستا بزانین چۆن پرسیار بۆدێنێتەوە دەڵێن ئاوێنە خۆقز چییە بکڕۆی من ئاوێنە خۆقز دەڵێن بەشێکە لە ڕووی گۆی کە ڕووی دەرەوەی ڕووناکی دەداتەوە ڕووی دەرەوەی ئەو بەشەی ئێرە ئەگەر دیقەت دەی ئەو تیشکانە ڕۆیشتون و لێرە ڕۆیشتۆ لێرە دیداتەوە لێرە ڕۆیشتۆ لێرە دیداتەوە لە دوی دەرێ ڕووناچەکە دەداتەوە وسیفەتەکانی چیە دەڵێ خەیاڵیە هەڵنەگەڕاوەیە بچووکراوەیە وە نزیکراوەیە یعنی شتەکان بۆ چ دەکەن نزیک دەکاتەوە تێبینیەکان لێرە ئەو سیفەتەکان و پێناسەکەی گرینگە بابە تێبینێتە ئەم جۆرە ئاوێنانە پێیان دەوترێت ئاوێن پەرت چونکە تشکەکان پەر دەبن هەرێکە بە هەرێکە بەلایەکی گوێمە دێ ئەو لا دەڕێت بۆ لا دەڕەوە ئەگەر دیقەتشی بدەین
تاشاکە ئەو بەسەرە چوە ئەو بۆ لای چوە ئەو ئاڕۆژ بەوەنێ کەواتە چیە پێیان دەڵێن ئامپەر ئاگادار بە گرینگە. دوو وێنە دروست بوو هەموو کاتێ خەیاڵیە لێرەدا وێنە هەمیشە خەیاڵیە چونکە چیەکان وا دەکەن کە لە خاڵێکی پشت ئاینەکە دروست دەبن. خاڵی سێیەم دووری وێنە هەموو کاتێ سالبە چونکە دەکرێتە ناوچە پشت ئاوێنەکە وێنەکان خەیاڵی ئاڵن دەکرێتە پشت ئاوێنەکە. بەکارهێنانەکان لەژێر ڕۆژانەدا ئەمەگەر تەماشای ها ساحەکانێکی تەماشاکێک سایقانگە ساری لێ دەخۆڕێ ئەگە تەماشای تەنیشتەکەی دەکە سارێک لە پشتی بە چە دەزانێت بۆ ئاوێنە قۆقزی تەنیشتی لە تەنیشتی دووە ئەو جە چاوەکە ئەوانە ژیان ڕۆژان سوودی ئەمە مەسەڵەن بۆ لە ڕێڕەوەکان ها ئاوێنێکی گەورە قۆقزدان لەسەر ڕێڕەوەکە بۆی ئەو سارێکە ئاوەندە بیبین ئەوەی کە ئاواش دێ ئەوەی کە ببینێ وایە لە ناوبڕەکانیشدا دەدرێت یان لە کەشفکردنی شتەکانیشدا بەکاردێ مەسەڵەن لە ئەمنیەکاندا کاتە بەکارهێنانەکانی لە کۆگای گەورەکردندا دەنگێت ئەو کۆگانێک کە خواردەمین و ئەوانە بۆی بزانن چ دەگوزرێت بۆ یارمەتیدانی فەرمانبەرەکان کە چاودێت هاتووکردنی خەڵک دەکەن. دوو لە ڕێڕەوی تبڕینەکاندا بەکاردێت و کەم گوتی. سێم لە ئاوێنە تەنیشتی ئۆتۆمبیلەکان بەکاردێت یعنی مەسەڵەن ئەگە پرسیار بۆ هاتەوە کوتی ئاوێنە قۆقز چی و سیفەتەکانی چن بۆ دوو لە بەجێهێنانەکانیشم بۆ باسکە تو بۆ شوێن باز دەکەی. بابەجان بەنسبەت تێبینیەکانیش لێرە Q و F و R هەمیشە سالبەرەنێ یعنی لە پرسیارە حسابی کە باسی ئاوێنە قۆقزی کرد ئاوێنە قۆقز ئەتوان هەمیشە بە سالب دادەنێ. بەنسبەت گەورەکردن ئەمیش هەموو کاتێ موجەبە ڕەخەکەی لە ژمارەیەک بچووکترە لە یەکیش چیە بچووکترە چونکە هەردەم وێنەکان چیە خەیاڵێت ئەتوانێت خەیاڵی کیوەکە سالب دەبێت سالب لەگە سالبی یاسایەکە دەبێتە موجەب کەواتە هەموو شت دەبێت ئەمەکە بە موجەبە. هەمان هاوکێشەکانی پێشووتریش بەکاربێ یعنی هەمان هاوکێشە بەکاربێ یەک بەسەر F یەکسان بە یەک بەسەر P بۆ یەک بەسەر Q وە گەورەکردن لە وێنەکەش لێرە ئەمە دەماگوت سالب Q بەسەر P باس لێرە ئەو ئێمە هەمیشە موجەب دەبێت هەمیشە چونکە وێنەکە خەیاڵیە. ئەگە بۆ تاتەوە کوتی کام جۆر لەو ئاوێنانەی خوارەوە هەمیشە وێنەکەی خەیاڵیە دەڵێ چی ئاوێنەی قۆقز تاڵە بە زۆر چاکە قەربێنە خۆشەویست بابێن پرسیارێکیشی لەسەر شیکان بکەین مەسەڵەن نمونەی 5 جیممان هەیە دەڵێ قەڵەمێک لە پێش ئاوێنێکی قۆقز دانراوە قەڵەمێک لە پێش ئاوێنێکی قۆقز دانراوە دوورەتی شکۆیەکەی 8 سانتیمە یعنی F هەڵ نەگەڕاوە خۆشی تەعانانە کەوتی قۆقز یان هەڵ نەگەڕاوێت درێژیەکەشی چەندە 2.5 سانتیمەترەوە درێژی وێنەکەیە شوێتی وێنەیەکی هەڵ نەگەڕاوە پەیدا بووە وێنە واتە H فتحة باشا لە دووری 4.4 سانتیم لە پشت ئاوێنەکە و شوێنی تەنەکە وە گەورەکردنی وێنەکە و درێژی قەڵەمەکە چەندە یعنی چەند شتی دەوێت Hی دەوێت H چەندە پاشان Pشی دەوێت باشە و دوایش Mشی دەوێت وانە کمان لە پشت ئاوێنەکە شوێنی تەنەکە واتە P گەورەکردن لە وێنەکە واتە M هەر سێکی دەوێت باشە چۆن شیکاریەکەی یەک یاسەمانە بە یاساکە دەمانگوت چی یاساکەی ئەوەی هەمان بوو بابە ئەوە بوو دەمانگوت یەک بەسەر P یەک بەسەر P دەکاتە یەک بەسەر Q یەکسان یەک بەسەر P یەک بەسەر Q یەکسان بێت بەسەر F ئەتۆ کیوەکەت هەیە بابە ئەگە دیقەت دەی لێرە چەند بۆ دانا سالب بۆ سالب دانا بابە دەڵێ مامۆستا ئەوە چونکە قۆقزە بەڵێ لەبەر ئەوەیە ئێفەکەشت هەمیشە ماچیا سالبە خۆتە بەستار منداناوە مامۆستا ئێستا دێن چ دەکەین هەریکان جێدا دێنینەوە پێکەی دۆزینەوە بەس ئاگادار بە لە کۆتایی ئەسەوە بەو شوێ هەتا ئێرە دێ ئەو هەتا ئێرە یەک بەسەر پی دۆزیەوە کە لێرە پی بتێ دۆزیەوە هەڵبێجێڕێنیەوە ئەو ژمارە ڕاستەوە هەڵەجێڕێتەوە پی دەکاتە سالب 35.52 دابش سالب 3.56 ئەوە بۆ دەدەچێ 9.9 سانتیمتر بەنزیشی دەکاتە سانتیمتر هی مامۆستا یعنی زۆر قورسە نازان چ بکەم وەرە ڕێگایکی ئاسانە پێ بڵێم ڕێگای ئاسان زۆر تاشە بابە چ دەکەی ئەتۆ دەتوێت چ بدۆزیەوە دەتوێت پی بدۆزیەوە نیە دەنووسی چی دەنووسی پی یەکسانە کانێک بکە لەسەرە جاران باشە دێ لەگەڵ من لەسەرە چی جاران کە لەسەرە جارانت کرد ئەتوقعمەن پی باسترەکەی پی باشە جارانێکی دەکەی دەخوارێ کوڕی من لەسەر چ دەنووسی سالب 8 جارانی چەند 4.44 باشە
لە خوارێ چ دەکەی لە خوارێ یعنی مامۆستا یاساکەم بۆ دەنووسی بەڵێ بۆ دەنووس ئاموسا F جارانی Q باشە واسعە لە خوارێ چ دەکەی لە خوارێ ئەتۆ Fەکەت ئەوە Qەکەت چەندە سالب چەندە بڵین سالب Q بنووسین باشە سالب Qمان هەیە بەس ئاگادار بە ئەمە کە دەڵێن سالب Q کە دیبین ئەو بەرش دەبێتە چی دەبێتە موجب کاتە بنووسە موجب Q باشە دواوی موجب Q کرد اینجا دەمچی چی کۆ ئەوە یاخۆ بڵێ کەم چێ کەمی Fەکەت باشە یەکسەد بۆ دەدەچێت باوەڕ بە ڕاستی بەکە یەکسەد بۆ دەدەچێت Fەکەت چەند بوو لە پرسیارەکەیدا Fەکە سالب پەش بوو Qەکەمان 4.4 جارانی دەکەین ئەوە بە سالب باشە کە جارانی دەکەی اینجا دوای ئەوە لە خوارێ ئەوانە دانێەوە چەندمان دەرهەیە سالب 8 باشە باوی من جامکەمە سالبەکەی نانووسینەوە کەمی چی Fەکەمان چەند بوو Fەکەمان 4.44 بەو شێوەیە تا شتەکە واسعە بەس ئەویان ببورن ئەویان دەوی بکەینە موجب باشە یعنی پێکەت بە دەبێتێ کوڕی من پاشاکە دەکاتە دەکاتە چەند پێکە ڕاستە خۆ دەوێت بۆ دەرچێت 10 سانتیمتر بۆ دەرچێت باشە ئەوە پاشان گەورەکردن لەوێنە تێ گەورەکردن لەوێنە ئەمە دەڵێن هەمیشە بە موجب دەدەچێت کە دەڵێن سالب Q باشە سالبێکی یاساکەی خۆیەتیدا بەشی P Qەکە سالب و سالب دەبێتەوە موجب Qەکە چەند بوو باوی من Q ئەوەی کە هەمان بوو 4.44 پێکە چەند بوو D دابەشی دەکەیت ئێمە کە چەند بۆ دەدەچێت ئێمە کە 0.444 ئەو ژمارەیە موجبە بەڵێ کاتە خەیاڵیە بچووکترە لێ بەڵێ کاتە بچووکراوەیە مادەم بە موجبیش دەرچووە کاتە هەڵدەگەڕاوەتەوە ئەوە سیفەتەکانی باشە پاشان ئەگە گەورەکردن لە وێنەکەی دۆزینەوە دەڵێن بەرزی وێنەکە دابەشی ئەوە بەرزی تەنەکەشی دەیە یعنی بەرزی تەنەکە بە یاسایەکمان هەیە کوڕن بابا دەڵێن بەرزی وێنە دابەشی بەرزی تەنەکە ئەگەر ئەوە دێتێک دۆزی ئەو دەستە ئێرە ئەوەش دێتە ئێرە کەواتە دەڵێن چی دەڵێن H یەکسانە بە H فەرحا بەسەر M ئێمەکەمان تازە دیتەوە ئەوەشی دا لە پرسیارەکە دراوەکان دایەتی چەند بوو 2.5 سانتیمتر ئەدی ئێمەکەش تازە دیتمان 0.4 دابەشی دەکەی ئەوە دەداتێ باشە دەکاتە 5.6 یعنی بەرزی تەنەکەمان چەند بووە 5.6 سانتیمتر باشە من قوتابیانی خۆشەویست لێرەدا ئەو پرسیارانە دووبارە دەبێتەوە کوڕی من جا بۆیە ئەوانە لێ دەگەڕین لە پرسیاری ئەو پرسیارانەی کە دووبارە فکرەکەنە هەمویان باوەڕتان هەبێ هەر هەمووی دووبارە دەبێتەوە بەس لێرە ئەمە ئەو پرسیارەی کە شیکارمان کرد بابەجان ئەو پرسیارەی کە شیکارمان کرد تازە یعنی هەمان بیرۆکە یەک یاسایە یعنی ئەو پرسیارانەی کە مان شیکاریان دەکەین هەمووی یەک یاسایە کوڕی من باشە ئەوجا بۆیە نمونەی پێنجی جیم ئەو پرسیارە گرنگ بوو یەک پرسیاری بزانی زۆر کیفاعن پرسیار ڕاهێنانی پێنجی جیم بە هەمان شێوەیە یعنی بێنە پێش چاوت گەورەکردن لە وێنەی دەوێ و بەرزی تەنها بەس ژمارەکان گۆڕا پێویست ناکات تۆ پێی خۆت پەیوەندیوەکی یەک دانەی شیکارکە و تا پرسیاری دووەم ناچی بەش ژمارەکە گۆڕا کوڕی من هەڵە ئاینێکە خۆ قەستێ لە دووری تیشتوی 0.5 مەترداندا وێنەیەکی درێژیەکەی 0.8 بۆ تۆم بێنێک کە لە دووری 0.4 سانتیم لە پشت ئاینەکە پەیداوە گەورەکردن لە وێنەکە چەندە یعنی ئێمە دێ ئاینەکە ڕاستەقینەیان خەیاڵیە هەڵگەڕێ هەڵەگەڕێ یان شتەکە زۆر ئاسانە دراوەکان هەمووی دراوەبی ئێفدا ئەنتاشە ئێفەکەمان سالب بۆ ئێ سالب دادێنی مامۆستا ئێدا بە ئاینەکەت قۆڵقۆزا دەبێت سالب دانێ باشە بەرزی وێنەکەی داوە ئەوژماسە چۆن زانین بەرزی وێنەکەی وەری دەڵێ وێنەیەک درێژەکە بۆ خۆی وێنە نەبرێتەوە لە پرسیارێک ئابلەوە بوو تۆزێ وردی باشە Q دووری وێنەیە Q دووری وێنەکە بۆ خۆی پێدا ئۆتۆمبیلێک لە دووری 0.24 سانتیم لە پشت ئاینەکەەوە پەیدا بوو باشەمە
هذا يعني الرسم ده بيش بينا أعلى درزل ولا بينا كده بيش أعلى درزل كهتا وكشوا بس ده هميشه سالبي وداني باشا اعتبر أتوت صدقي داو كلام سالك دوجي تناكي ده إيمي ده وإيش ده هو كوب سالك بعض بيش حل ماكل هل يكلتي خويدات نيو بس أقدر نشانة كامبا السادة لا لو برسياري أقدر يقدي بيكا تان بدرت بابا بيكا شش متر بدرت شش متر بدرت ولا أتو ألي لك عم دل لأساقي دام ميوه هذا الإنسان كي بس أو إما هميشة أجهات بس أنا بدرت يعني غلط كتبوه شو هميشة جورة كردن اللي بيننا لأعلى قوقس هميشة متابعة طبعا ضري السالب أو السالب يا ساقي أو السالب كيوكيا بيكاش الشاشة إيوه دابش همكا دكاتي باب دكات أوكون أو شوار ماشا لبلو المجابة خيالي أو يه هەڵش نەگەڕاوەتەوە چونکە سالب نەبێ هەڵ ناگەڕێتەوە وەچە بچووتر لە یەکیش کاتە بچووکراوێت لی بەزیتەنەکە دڵم مامۆستا وڵای من ئەلێرەکان لێم تێک دەچێت باشە ئەو باوەش بۆ حەڵ بکەم تاشاکە سێ گۆشەیەک بکە بەو شێوە سێ گۆشەیەک بکە لێرە بنووسە ئێم لێرە بنووسە ئێچ فەتحە لێرە بنووسە ئێش دەتەوێت چ دۆزێتەوە دڵم مامۆستا ئەوەی دۆزمەوە دەدەزە سەروی دابێت دڵی ئێچ فەتحە بەسەر ئێم ئەو ئاسان ئێچە کەمان هەیە ئێچ داشەکە ئەو وێنەکەیە باشە ئەو بۆ ئەو هەشتە ئێمە کەشمان دیتەوە دابەشی دەکەی دەکاتن دەکاتە 2 مەتر کاتە گەورەکراوە ئەوە باشە ئەو بەرزیتان پێ ئەوە ببورن بەرزیتەنە پێ بەس گەورەکردنی وێنەکەمان چ بوو بچووکراوە بوو چونکە بچووکتر بوو لە یەک دەبێنە خۆشەویست باکە پرسیارەکانی کەش پرسیاری 3 و 4 و 5 و 6 بە هەمان شێوەشەکان دەکرێت ئەوجا بۆیە ئەمن دەڵێم چی بابەجان پێویست ناکە خۆتی پێوەمادووی بەڵکو تەنها ئەوانە بەس تەنها ژمارە بۆ ڕاوکڕێن باشە پێویست ناکە دەی لێرەکانە ئاینە شێبەرگە هاوتایەکان هەیە لە ئاینە شێبەرگە هاوتایەکان بەرگە هاوتا با پێت بڵام بەرگە هاوتە مانای چ دەی وشی بەرگە هاوتە یعنی کەوانە باشە دەر ئاینەی بەرگە هاوتە بەشێکن لە ڕووی قوپاوە شێوەی بەرگە هاوتای ڕووی ناوی ڕووناکی دەرەوەیە و هەموو ڕووناکیدراوەکەش لە خاڵی چی کۆ دەکەن تەماشاکە ئێستا ئەوە بەرگە هاوتایە تاشاکە ئەو تیشکانە هەرێک لەو تیشکانە کە دێن بە ڕووی ئاینەکە دەکەون باشە تەوەری بنچینەیەکەیەتی ئەو تیشکانە کە دێن بە ڕووی ئاینەکە دەکەون هەر هەمووی دەدرێنەوە و لەو خاڵی تیشکۆدا کۆ دەبنەوە باشە ئەو پێ دەڵێن ئاینەی بەرگە هاوتە شتێکی کەمان هەیە لەو پرسیارانە کە مامۆستای گرنگی پێدەدا ئەوێ دەڵێن لێربۆی چی و چۆن چارەسەر دەکرێت هەمانە عەنی لە ئەو چارەسەری لێربۆیمان هەیە ئازار لە بزانین لێربۆی چییە لێربۆی ئەگەر تەماشا ئەو ڕستەیە بکەی ئەو تیشکانە ئەگەر دیقەت دەیەی هەم بەشەی پەرتەوازە وایە پاشان دەڵ ئەو تیشکانێ کە دووری لە تەوەری بنچینەی دەدرێنەوە و لە خاڵێکی جیاجیا جوتنەبوو لەسەر تەوەری بنچین کۆ دەبنەوە بەمە ژوێنەکە شێوەی دروست دەکات بەمە ژوێنەیەکی شێواو دروست دەکات وێنەی چی شێواو یعنی ئاڵۆز و ئەم شێواوەش پێی دەگوترێت لێڵبوو یعنی وێنەکان بە جوانی ناکات باشە لەبەر چونکە تیشکەکان هەنگە دیقەت دەیت ئێستا ئەو تیشکە ئەبێ هاتووە ئەیشکیان هاتووە ئێرە ئەوانە هەندێکیان لێرە کۆبوونەوە هاتوون ئێرە ئەو ئاوڕۆشتووە ئەو ئاهاتووە یعنی لێ خەڵکداریکرا بوو نەبوونەوە بۆیە پێ دەڵێن چی لێڵبووی چارەسەری و بەکارهێنانێکتیا بۆچی چارەسەر دەکرێت بەکارهێنانی ئاینەی تیری بچووکە بە شێوەی تیشکەکان دوور نەبن لە تەوەری بنچینەی ئاینەکە ئەو یەک دوو یان داپۆشتنی ڕووی دەرەوەی چوارچێوەی جیاکردنەوە دەبێتە خۆی کەمکردنەوە بەشی ڕووناکی دەرەوەکەی و بەکارهێنانی ئاوێنەی بەرگە هاوتاژ یعنی سێ چارەسەری هەیە خۆی پەیدابوونی لێڵبۆیچ بۆ چ دەگەڕێتەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە گوتمان کاتێک ئەو تیشکانە تەریب دراونەوە لە تەوەری بنچینەکە دوورتر لە تیشکوی ئاوێنەکە درێنەوە یعنی ناکەونە سەر خاڵی تیشکویەکە بۆیە ئەو وا دەکات تاشا ئەو دوو لە تیشکویە ئەوە دوو لە تیشکویەوەنە ئەوە دوو لە تیشکویە ئەوە تیشکویە ئەو تیشکانی کە وای کردو دوو لە تیشکۆ بدرێنەوە ئەوە وا دەکات لێڵبووی بۆ دروست دەکات قوتابیانی خۆشەویست لێرە تەلسکۆپشمان هەیە تەلسکۆپ ئەگەر شتێکی لێرە بزانی خراپ نییە تەلسکۆپ ئەو بزانە باشە ئەو گرینگە لە تەلسکۆپ دەڵێن تەلسکۆپ یارمەتی بینی تەنە دوورەکان لەسەر بوون ناگەفتێ لەگەر ئەستێرە پۆلیەوە بابی من چ بەکارێت تەلسکۆپ شتە دوورەکانت بۆ چ بەکار نزیک دەکاتەوە
وەکو بینایەکە چەند کیلۆمەترێک دووبێتیان گەل ئەستێرەکان یان کە میلیۆنە ساڵە ڕۆژ لە زێمە دوورە ئەمە دەتوانێت زانایەکان تەلەسکۆپەوە بیان بینین. ئەوەش کۆمەڵێک سیفەتن لەسەر تەلەسکۆپ بەڵام تەلەسکۆپەکە گرینگە بیزار ئەوەش وێنەی تەلەسکۆپەکەی باشەوە. ئەگەر لە پێداچوونەی بەندی 3 بۆ 5 لێرە قوتابیانە خۆشەویست پێداچوونەوەکەی چەند پرسیارێکمان هەیە بە ئەوەژێک جاری هەر بیکێنەیەک بیدو بۆ ئەوی کاتت بۆ بگەڕێتەوە کوڕی من یعنی کاتت زۆر لێ نەڵە پاشاکەمەوە. پرسیارێکم دەڵێ گوێیەکی پۆڵای سافکراو نێوتیرەکەی 1.5 سانتیمتر ئەو ئارە باشە ئەو ئارە. وێنەیەک دروست بوو بۆ تەنێک لە دووری 1.1 سانتیمتر یعنی چی؟ وێنەی دروست بوو لە وێنەیەک دروست دەکات بۆ تەنێک ها باسی تەنەکەی کردەکەواتە ئەوە پیە. وێنەکە لە ڕووی گوێیەکەوە وێنەکە دەکەوێتەوە کەوا گەورەکردنی دۆزەوە گەورەکردنی وێنە دۆزەوە یعنی ئێم دۆزەوە ئایا وێنەکە ڕاستەقینەیە خەیاڵیان هەڵگەڕەیە هەڵنەگەڕاوەیە وەکو پرسیارەکانی پێشوو. باش ئەمان چەند یاسایەکمان هەبوو ئەگەر لەبیرتان بێ چەند 5 یاسان بۆ نووسی گوتم کاکە یەکەمیان کاتێک بەکاردێت ئەگەر دووری تەن و دووری وێنە و نێوتیری کوڕیداوە ئەوجا لەو پرسیارە ڕێک وایە ئار و پی و کیوە وانە کاتێک چەند دێت ئەو یاسایە بەکاردێت. باش هەر یەک لە دراوەکانمان هەیە بابیخۆم تاشان پی تێ یەک بەسەر پی کیو نیمانە 2 بەسەر ئار ئەو ئارە سالبمان بۆ دانا باشە چ دەکەی چۆن ڕێکی دەخەی تاشاکە دەڵێ 1 بەسەر چەند با ئەوبین ئەو لە بۆی وەک ئاسان بێت زانین چۆن چۆنی وڵامەکەی دۆزە چۆن زانم لەوانەدا تەلەبە لەوانە کێشەی هەیە دەڵێ 1 بەسەر 1.1 کۆ چمان هەیە دوایی 1 بەسەر کیو ئەی دوایی چمان هەیە 2 بەسەر ئارەکەمان چەند بوو سالب 1.5 ئەتە دەتوێت چەند دۆزیە کیو دەتوێت ئەو دۆزیە باشە ئەگەڵ دۆزی دەستا ئەو بەری یعنی دەبێتە 2 بەسەر سالب 1.5 کەمی 1 بەسەر 1.1 لێرەش چمان هەیە 1 بەسەر کیو وەرە ڕێخستە بکە چ دەکەی 1 بەسەر کیوەکەی دەنووسی ئەوە جارانی ئێرە بکەم ئەو جاران ئێرە یعنی ئا لێرێ ئەڵێن 1.1 کەوانەی شتەکەیەوە جارانی 2 کەم کەوانە لێرە سالب 1.5 جارانی چەند 1 لە بنەوەش ئەو دوو جاران دەکەی دەڵێ سالب 1.5 جارانی چەند 1.1 باشەوە پاشانیش کە ئەوە دیتەوە هەڵی دەگەڕێن جارە باوە بزانین ئەنجامەکە چەندمان دەداتە لێرە دەکاتە 3.7 سرێ دەکاتە 3.7 و خوارێژ دەکاتە چەند دەکاتە سالب 1.65 ئەمە ئەگە کیو دۆزین ئەوەی هەڵدەگەڕێنەوە کەواتە دەڵێن کیو ئەگە هەڵدەگەڕێنەوە کیوەکە بەحکە چوانە دابش ئەم بکەین لای سالب 1.65 دابش 3.7 بۆ چونکەوە هەڵدەگەڕێنەوە کیوەکە چەند بۆ دەدەچێ بابە دەکاتە سالب 0.45 سانتیمتر ئەو کیو بۆ دەرچوو باشە ئەجا گەورەکردن لەوێنە ئەگەر دۆزینەوە بابە گەورەکردن لەوێنە دۆزینەوە دەڵێن چی دەڵێ سالب کیو بەسەر پی کیوەکە سالبێکی بۆ دادەنێ باشە چونکە سالب مام بۆ دەرچوو تازە وەنێ ئەوتە سالب بۆ دەرچوو سالب دەبێتە موجب دابەشی دەکەی ئەو بۆ دەرچوو ئەو بچووکتان ئەو ئێمە بچووکترە لێ کاتە بچووکراوەیە وە لەبەرە موجبیشە کەواتە هەڵنەگەڕاوەتەوە باشەوە ئەوە بەنسبەت ئەو پرسیارە پرسیارەکەی کە پرسیاری 2 ئەوەشیان بە هەمان شێوە گەورەکردن لەوێنەی دەوێت دەڵێن ئاوێنەیەکی گۆی لە ئامێرێکی نیشاندانی سینەمە بەکاردە دروستکردنی وێنەیەکی هەڵگەڕاوە ئەم کۆکتیری هەڵگەڕاوە کەواتە وێنەکەمان چییە؟ وێنەکەت دەبێت ڕاستەقینە بێت ئایا ڕاستەقینەیە؟ ئێستات لای کە دەڵێ هەڵگەڕاوەشە کەواتە دەبێت ئاوێنەکە ڕووچاڵ بێت باشە درێژەکەی 95 جار زیاترە لە چێ لە وێنەیەک لە فلمی سەرچەکە لەسەر شاشەی وێنەیەک دروست دەبێت کە 13 متر لە ئاوێنەکەەوە دوورە ئایا جۆری بەکار هاتووەکەی چییە؟ جۆرە ئاوێنەیەکە ئەتۆ پێم گوتی ئەو سیفاتە توانم بزانین ئاوێنەکە قۆڵقۆزیان ڕووچاڵە کاتە لەبەر هەڵگەڕاوەکەەوە ڕووچاڵە و دووری نێوان وێنەکە و فلیمە سەرچەکەش چەندە؟ دووری وێنەکەی دەوێت کەواتە کیوی دەبێت ئەوە چی دەیە؟ پی باشە؟ دووری وێنەکە و فلیمە سەرچەکە چ دەکەیت ئەتۆ کوڕی من
یاسایەکمان هەیە دەڵێ ئێم دەکاتە سالب پی بەسەر پی ئەو جە بە حەز دەکەی با هەر بۆ تشی کارکەم وەنە با بۆ تشی کارکەم بابە تاشاکە وایە لێرە پرسیارەکەی بزانین چۆن شکار دەکەین دەڵێن ئێم یەکسانە بە سالب کیو بەسەر پی باشە هاتوو دەتەوێت چ دۆزیە کوڕیمە دەتەوێت پێی دۆزیە ئەوە پێم گوتی سێگۆشەیەک بۆ خۆت کە سێگۆشە ئێرە ئێم ئەوە کیو ئەوە پی ئەوە سالب باشە ئەگەر پی دۆزیە ئەو دوی دابەش دەکەی دەڵێت پی دەکاتە سالب کیو بەسەر ئێم باشە کیو چەندە کوڕم کیوەکەت سالب سێنزەیە باشە و گەورەکردن وێنەکەش کویت 95 جار کاتەیە دەنووسین 95 پێکرد بۆ دەرەچێت بەس ئاگادار بە شتێک هەیە لێرە هاتوو ئەو پیە ئەمە دەڵێ هەڵگەڕاوەیە مادەم دەڵێ هەڵگەڕاوەیە کاتە دەوێت ساندویچی ئەلێرە دابنین هەڵبەتی بینێک خۆ بنووسە باشە بابە ئاگادار کاتە ئەوە هەڵدەگەڕێتەوە ئەوە دەکات چەند ئەنجامەکەی دەکاتە 0.14 سانتیمەتر ئەو پیمان دیتەوە جا ئەگە بزانی بڵێ جۆری وێنەکە چێ دەڵێ وێنەکەمان چێ ڕووچاوە باشە بابە پرسیاری سێندەڵەکان لە وێنانەی خوارەوە ڕاستەقین کامیان خەیاڵین دەڵێ وێنەی کەلارێکی دوور درەوشاوە ئەو پرسیارانە پرسیاری سێش پرسیاری چاکە بابە دەڵێ کام وێنانەی خوارەوە ڕاستەقینەیە و کامیان خەیاڵەیە وێنەی کەلارێکی دوور درەوشاوە کە خەیاڵەتە سەر پارچە کارتۆنێکی سپی بەهۆی تەلسکۆپێکی ڕووناکیی دەرەوە دەڵێن چێ ڕاستەقینەیە باشە چونمادە باسی تەلسکۆپێکی ڕاستەقینە وێنەی ئۆتۆمبیلێک لە ئاوێنەی ڕووتەقەدە ئۆتۆمبیل چ جۆر وێنەیەک بەکات چ ئاوێنەیەک قۆڵقەز کەواتە چێ خەیاڵیە وێنەی ڕێڕەوی فرۆشگایە کە لە ئاوێنێکی قۆڵقزمادە باسی قۆڵقزی کرد دەڵێن چێ ئەو خەیاڵێ خۆم سەرێرە باسی قۆڵقزی نەکرد بەجا چاوەکەم باسی ئۆتۆمبیلی کرد حیلا من کەوێرە باسی ئۆتۆمبیلی کرد لە ئۆتۆمبیل جۆری ئاوێنەکە چە قۆڵقزە کاتە خەیاڵیە تەبیانی خۆشەویست ڕێز و خۆشەویستیم بۆتان هەیە سوپاس بۆ چاوەڕوانیکردنی دەسەکە و ئینشەڵڵا سوودی بۆتان دەبێت هەتاوانی داهاتوو خۆتان لەگەڵ